سلاوتان لەبێت لە جیهان مۆتۆرسەوە لەگەڵتانین لە فەرعی ڕێگای کەرکووک دەست دەکەین بە ڕاکێشانی خەڵاتەکانی هەفتەی سێم. ئێستاش خەڵاتی یەکەم کە PS5ە کاک مەتین شاکر پیرۆزە بوو بە براوەی PS5 لە جیهان مۆتۆرس. ئێستاش دەست دەکەین بە ڕاکێشانی خەڵاتی دووەم کە جانتای ڕەسەنی توێتەیە. براوەی دووەم لانە نەجمەدین پیرۆزە. خەڵاتی سێم کە شەیکەری GR86ە بزانین بە قسمەتی چێ دەبێت. سەیفەدین ڕەحمان پیرۆزە. بۆ ئەوەی تۆش براوە بیت لەگەڵ جیهان مۆتۆرس سەردانمان بکە باشە، هەر لە کاتی سەردانکردنت ناو دەستە ناو تیری پشک بۆ بردنەوەی ئەم خەڵاتانە باشە. شەرت نییە مەرج نییە سیارەش بکڕی. ڕێستان هەیە و زۆر بەخێربێن. سلااوتان لێبێت دووبارە هاتینلاتان لە هەفتەی سێمی ڕاکێشانی خەڵاتەکان لە جیهان مۆتۆرس لەقی مەخمود. ئێستا دەست دەکەین بە ڕاکێشانەکان کە خەڵات یەکەمە بریتێ لە PS5ەکە. زانین قسمەتی چێ دەبێت. خەڵاتی یەکەم قسمەتی کاک ئەحمەد خۆشناو بوو. کاک ئەحمەد خۆشناو پیرۆزە بووە بە براوەی PS5ەکە. خەڵاتی دووەممان کە بریتێ لە جانتایەکی براندی توێتە. زانین ئەویان قسمەتی چێ دەبێ ئەناوە. محمود مستەفا کاک محمود مستەفا پیرۆزە بووە براوەی زانتایەکی براندی توێتە. خەڵاتی سێمان کە بریتێ لە کوپێکی GR86 بزانین ئەویان. زانین چێ دەتە قسمەت. کاک بژار محەممەد عەبدوڕەحمان کاک بژار محەممەد عەبدوڕەحمان بووە بە براوی بە کوپێکی GR86 پیرۆستان بێت و ئەمەش ئینشاءالله بەردەوامین هەتا مانگی کۆتایی مانگی 12 ئینشاءالله. خوێنەرانی خۆشەویست، من پەرۆشم ڕایۆژکاری فرۆشتن لە کۆمپانیای جیهان مۆتۆرس بریکاری ڕێپێدرایی توێتا لە قیسلێمانی. هاتین وڵاتان بۆ ڕاکێشانی ناوی براوەکان بۆ خەڵاتەکانی هەفتەی سێهەم کە بریتە لە سێ خەڵات. خەڵاتی یەکەممان PlayStation 5ەکە، خەڵاتی دووەممان جانتایەکی ڕەسەنی توێتا و هەروەها خەڵاتی سێمان شێکەرێکی GR ڕەسەنی توێتایە. تەنها هەفتەیەکمان ماوە بەڕێز دەتوانی سەردام بکەی بۆ یەکێک لە لەخەکانی کۆمپانیای جیهان مۆتۆرس و ناوچێتە ناو تیر و پشکەکەوە. دەست دەکەین بۆ تیر و پشکەکەمان. یەکەم خەڵاتمان کە بۆی ڕاکێشین شێکەرێکی GR ڕەسەنی توێتایە. با دەست بکەین. بەڕێز محەممەد حەسەن ئەسەد بوو بە براوەی خەڵاتی سێهەممان کە شێکەرێکی GR ڕەسەنی توێتایە پیرۆزە. ڕاکێشانی دووەمانەکەین بۆ جانتای ڕەسەنی توێتە. دووەم براوەمان کاک بڕوا ڕەفیق تۆفیق بوو بە براوەی جانتایەکی ڕەسەنی توێتە پیرۆزە. هەروەها کۆتا خەڵاتمان کە PlayStation 5ەکە ڕاکێشانەکەی بۆ کرێت ئێستا. کاک دیدار فاروق پیرۆزە. کاک دیدار فاروق بوو بە براوەی خەڵاتی یەکەممان کە PlayStation 5ەکە. ئەمانە براوەکانی هەفتەی سێهەم بوون لە لەقی سلێمانی. بەڕێزیشت شانست هەیە کە ناوەچێتە ناو تیر و پشکەوە تەنها بە سەردانیکردن بۆ یەکێک لەخەکانی کۆمپانیای جیهان مۆتۆرس. زۆر سپاس پیرۆزە. ئەف دەمەوە باش نوکە ڕابیم دیارکردنا هەرسی سەرکەفتیên هەفتیا سێ لەش کەمپەینا زivistانê. خەڵاتên me ji wekiya Diyarbek dêt xelatێکیش PlayStation 5eke xelat û duê çantekê Toyota'ye gel xelata sê jî kupekê GR e. Gel me bin bu diyarkirina serkeftiyekê. Serkeftiyekê navê İlyas Babaşex. Serkeftiyê me yê PlayStation 5ê. Pîroz e. Nuka jî serkeftiyê duê dê deyne diyar kirin.
سرکفتی دوی بناو شهم احمد ادریس. پیروزه کاک شهم. و سرکفتی سه مصطفى قحطان صديق. هر سه سرکفتین ما وقتی که باشتر جبوین ماین جبو پشکداری کرنه ادوی کمپینی دا بتنی اثر تا پیدویت و سردانا ایکش لقین کمپانیا جهان موتورز بکی الدهو کابلر سلیمانی لقی ما دهو که جید کویتا سر جادا سرکیا ارویله